ئازان و خۆشەویستان دەچین لای تەوەریسیەمی بەرنامەکەمان وە کاماژەم پێکرد قسەکردنە لەسەرەوەی کە چۆن کاتێک کەسێک لە دەور و بەرمان ئازیزێکمان هاوڕێیەکمان تووشی هەڵەوکەم و کورتیەک دەبێت چۆن دەبێت دەستگیرۆی و هاوکاری بکەین و لە هەڵەوکەم و کورتێکە دووری بخێنەوە و یارمەتی بدەین بۆ قسەکردن لەسەرم بابەتە لە سۆرانەوە مامۆستایەکی ئاینی میوانمانەکەویش بەڕێز مامۆستا ئەحمەد سۆفیە. مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە دەمەوێت لێەوە دەست پێ بکەم. ئایا ئەگەر کەسێک ڕوبەڕووی هەڵەیەک بێتەوە تا چەند ئەرکی دەوروبەرەکەیەتی کە یارمەتی و دەستگیرۆیی بدەن؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على نبينا محمد وآله وصحبه أجمعين. سپاسانە کەم بە ئەو دیدار و دەرفەتە بەڕاستی ئەو تەورەیەکی زۆر جوانە بابەتەکە بابەتێکی زۆر سەرنجڕاکێشە بابەتێکی هەنووکەی و ڕابردوو و داهاتووشە لەوەتەی مرۆڤ هەیە خوای گەورە لە قورئان فەرمێ وخلق الإنسان ضعيفا خوای گەورە کە مرۆڤی خەڵق کردووە بە لاواز خەڵق کردووە مرۆڤی لاوازیش قابلی هەڵەیە هیچ کەسێکش لە دنیا نییە هەڵەنەکە بنص حديث پیغمبر صلى الله عليه وسلم كأفرمي كل بني آدم خطاء وخير الخطائين التوابون. هم مروفكان هلا دكان وبلان باشتريني أو هلا كارانا أويا كتوبة بك مبادرة بك عجلة بك لا توبة كردن وقتون مروف تك برخصاري وبه في جوان نبه يكك في بلش تك ناگونجاو لە دەموچاوت هەیە یان لە دیکۆڕت هەیە یان لە ڕوخسارت هەیە عەجەلە دەکا زوو دەیەوێت چارەسەری بکە بە هەمان شێوەش جا ئەو هەڵەیە لە عەقیدە بێ یاخود لە ئەخلاق بێ یاخود لە لایەنی ڕۆحی بێ لە هەر شتێک لەو هەڵانەی کە مرۆڤ هەیەی دەبێ عەجەلە بکە بە دوای دکتۆرێک دابگەڕێ بە دوای معالجێک دابگەڕێ. لە هەڵەکردن سێشت هەیە هەڵە و ئەو کەسەی هەڵە دەکا و ئەو کەسەی عیلاجی دەکا. ئەو هەڵەیە کە دەیکا لە چییە؟ گەورەترین هەڵە لە دنیا ئەوەیە مرۆڤ والعیاذ بالله شەریک بۆ خوای گەورە پەیدا بکە هاوبەش بۆ خوای گەورە دابنێ. ئەوە وەکو دەڵێن دکتۆرەکان پێ دەڵێن ئیمەرجەنسی یعنی بە عەجەلە دەبی ئەوە عیلاجی خۆی بکات چونکە شیرک مەجالی شتی تێدا نییە خەتەرێکی گەورەیە گەر کەسێک زانی تووشی مشکلێک شەریک پەیداکردن هاتۆ بۆ خوای گەورەیان لە عەقیدە خەلەلێکی هەیە دەبێت زۆر بگەڕێ بە دڵسۆزی بگەڕێ بە دوای لە جیاتی گەڕان بە دوای نان و ئەو دەبێت بە دوای معالجێکدا بگەڕێ عیلاجی بکە. پیاو هەبووە بە هەزاران خەڵکی لەسەر دەست مسلمان بوو وەکو ئەبوو هودەیلی عەلاف لە 234 هیجری وەفاتی کردووە معتەزیلی بووە 5000 کەسی بە یەک جاری لە هیندستان لەسەر دەستی مسلمان بووە. بەڵام علەما ئەفەرمون معتەزیلەیە یعنی کە گوتت معتەزیلەی خەلەل هەیە لە عەقیدەی زۆر مشکلەیە یعنی ناخۆشە و غەڵەتێک بکەی هەتایی پێوە بناڵێنی لە قیامەتیدا ماڵوێران بی پەنا بە خوای گەورە تر لە شیرک خەتەرترە ظڵمێکی گەورەیە ظڵم عەظیمە خوای گەورە فەرمووی لا تشركوا بالله إن الشرك لظلم عظيم. أفرمي فقد حبط عمله كانت بطالة بته. أفرمي حرم الله عليه الجنة بهشتي حرام دبي بسيتبه فقد حبط عمله هم كذا وكانت بطالة بته. كواتا نوعي حالة زور مشكلة جورية وأو كسيكا أو كاري كردوا كلا سر واجبات به سيري كي جورية جتكيا يعني وكباديني دلين مزنا بتوكا وهروها أو كسي علاج لك دبي صفات كان جدا. کەواتە چۆن هاوکاری ئەو کەسە بکەین کە تووشی هەڵەکە بووە زۆر جار ماوەستا چووکە لە کۆمەڵگەیەمەیە هەندێک هەڵە هەند ڕەنگە هێندەی مرۆڤەکانی دەوروبەر لەسەری سزاد بدەن خوای گەورە لە قیامەتە هێندە سزاد نەدا لەبەرەوەی زۆر جار لە دنیاکەیە ینی شکۆی دەشکێنن وای لێ دەکەن ڕەنگە مردنەکەی یا کوشتنەکەی باشتر بێت لەوەی کە بەو شێوازە شکۆی ئەو مرۆڤە بشکێنرێت. کەواتە چۆن لەم کاتە و لەم حاڵەتانەیە هاوکاری ئەو کەسە بکرێت لەوەی کە شکۆی نەشکێنرێت لەوەی کە لە هەڵەوکەم و کورتەکە دوور بخرێتەوە. شتێک هەیە هەمومان بیزانین پێش هەموو شتێک ئەوەی بڵێن مرۆڤ دەبێت خۆ بە خوای گەورە پەنا بدە ئینسان بڵێ خودای گیان بمپارێزە لە هەڵە خودای گیان فەزحم نەکەی خودای گەورە سەترم بکەی. هیچ نیعمەتێک لەو دنیای لە دوای نیعمەتی ئیمان گەورەتر نیە لە سەتری خودای. ڕێز و احترامی ئێمە لەناو مجتەمع بەقەد ئەو سەترەیە کە خوای گەورە بۆی کردووی چەندە خوای گەورە سەتری کردبی دایپۆشیبی ڕێز و احترامت ئەوەندەیە حتا خوای گەورە پەردە لەسەر نهێنیەکانی مرۆڤ لا بدە ئینسان بێڕێزتر دەبێ پەنا بە خوای گەورە. سەبارەت بە پرسیاری جەنابەت یەکەم گوتم پشت بە خوای گەورە بەستیم
دووەم ئەو بچین بۆ لای کەسێک کە دڵسۆزمان بێ پێی بڵێن استیشارەی پێ بکەین لێی بپرسین چی بکەم ئەو هەڵەیەم کردووە ئەگەر بۆ خۆی نەهات ئێمە وەکو داعی وەکو دوعات وەکو بانگخواز وەکو مامۆستا وەکو دڵسۆزانی ئەو ملەتە ئەو مسلمانانە دەبێت فریای کەوین بتن لەگەڵی دابنیشین سەیریکەین یەکەم شت دەبێت بە ئیخلاسەوە بە دڵسۆزیەوە قسەی بۆ بکەین چونکە پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم الدين نصيحة يعني الدين النصيحة قلنا لمن يا رسول الله بۆ کێ نصيحەتە ئەی پێغەمبەری خوا قال لله فەرمووی دڵسۆزیە بۆ خوا نصيحەت يعني دڵسۆزی يعني دڵسۆزی بۆ خوای گەورە لە بۆ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ولا بۆ پێشەوا و گەورەی مسلمانان ئەو تا لە بۆ عامەتی خەڵکی مسلمان سری نەجاحی پێغەمبەر صلی الله عليه وسلم وسری گەورەی ئەخلاقی پێغەمبەر صلی الله عليه وسلم نهێنی گەورەی ئەخلاقی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە خوای گەورە پێ فەرمیوە ئینەکە لەعەلا خولوق عەظیم خەمخۆری پێغەمبەر بۆ صلی الله عليه وسلم بۆ ئافرەت بۆ پیاو بۆ پیر بۆ جاهل بۆ کافران يعني ئەو دڵسۆزیەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کەسێک بهینە بەدەی گوت ئەشهد أن لا إله إلا الله وأنك رسول الله دوای إخلاص هەبوون نەرمی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ إن الله يعطي بالرفق ما لا يعطي بالعنف وغيره أو إخوة بنرمي أيدا قرآن فرمي وقولوا للناس حسنا بنرمي بتاكي ببشارته وبمزدينية وبقصي خوش برامبر قصبي لا أوروبا لا هندك زانكوان بشيك هي بناوي تارسر كردني حلقان أواني لوي تخرج لكان لشركة ضخمة كان إيشان ددريته ئەو شەریکانەی ضەخم زۆریان کرێکار هەیە هەندێک کرێکار هەیە کە فێرە ئیشەکە بوو دەیەوێت بڕوایە مشاغەبە دروستەکە ئیتر ئەو کابرایان متەخەسیسە دەچێت لەگەڵی دادەنیشی دەڵێ بە ئوسلوبێکی خۆش بزانم بۆ ئەوەی دەکەیت ئەوە هەڵەیە چونکە ئەحمەدی خانی ناڵێ سەهو غەڵەت و نیسیان مەجموعی ناپەسەندی ئیسیان ئەوانە یعنی سەهوکردن غەڵەتکردن حەتی ئینسانە توش دێ حتى پێغەمبەران سەلامی خوان لەسەر هەندێک شتیان کردووە خوای گەورە پێی خۆش بە شتێکی تر بکەن ئەوە نەکەن نعلم غلط استغفر الله عبس وتولى أن جاءه الأعمى وما يدريك لعله يزكى أو يذكر فتنفعه الذكرى أما آيات أبو ناظر بو يا غمر صلى الله عليه وسلم روي لبياوة شويركا ورجرا روي كردا حكامه وقبرو دا صلاة داران خواهي قورا حزي كرد روي لبياوة شويركا باتنكا أو عبد الله يكري أمي مكتوم بوبا قدويش قورا لبو مسلمانان وأخيري الشهيد ولا شر قادسية پیغمبر همون ای فرمو صلی الله علیه وسلم ای فرمو مرحبا بمن عاتبني الله عليه یا خو بخیر به او کسی خوای گورا منی سر يعني معاتبه کردم لسر او پیاوه بله زۆر باشە مامۆستا ئایا کاتێک کەسەکە کە هەتووشی هەڵەیەک دەبێت ئەگەر ئێمە لەبری دەستگیرۆیی بین زیاتر باسی بکەین لەم لاو لەولاوە لەبری سێترکردنی بین هێندەی تر هەڵەکەی باس بکەین و گەورەی بکەین ئەمە تا چۆنە تاوانە مامۆستا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ عليكم بكتمان سري مامۆستایانی ئاینی دکتۆرە بەڕێزەکان دادوەرە بەڕێزەکان ئەوانەی تعبیری خەونیش دەکەن ئەو چوار کەسانە نهێنی خەڵکیان زۆر دەکەوێتە لا دەبێت زۆر وریابن لەوەی لەکن نزیکترین کەسیشیان حتا بەنهێنانەوەی میثالیش نەکەن سڕی کەسێک نهێنی کەسێک کەشف بکەن ئیمامی شافعی ڕەحمەتی خوا لێ بێ فەرمێ ئەگەر تۆ نەسیحەتی برایەکت کرد یان خوشکێکت کرد لەناو خەڵک پێت گوت بۆ وای بۆ ئاوات کردووە ئەفەرمێ فقد ئەفضحتە ئەتۆ نەسیحەتت نەکرد ئەتۆ فەضحت کرد ناشیرینت کرد یعنی خۆت هەڵکێشا بەسەر ئەوەی يعني فكأنما أملته باشترمو أتون نازاني ونقصانيك فيها بلام أجر بتنيا هنا لولا داتنا في غمرة فن فاصل إن من البيان لسحر بتبتي خداي جورا يارمتي دابوي زمان الطارة وقصة خوش وأنا بوي لبرزم بيتسونا أجروابي ورده كي كم هنجاو باش أو كي إخلاص بخور دري إقناعي كي أو غلطة چونکە ئەگەر کەسێک لەو کەسانە بێ غلط بکە نەشزانێ غلطەوە زۆر کارە ساتە لا يدري وهو لا يدري بأنه لا يدري وەکو خەلیل بن ئەحمەد الفەرائیدی باسی نێو ئەمرۆڤەکان دەکات دەڵێ هەندێکیان هەن نازانی بەڵام نازانی کە نەزانە ئەوانە زۆر مشکلن کەواتە مامۆستا سەر پاراستنی نهێنی ئەو کەسە
باس نەکردنی، غەیبەت نەکردنی، بوختان نەکردن پێی، نەجێڕانەوەی مەوضوعەکەی، ئەوە بەشێکی زۆر گەورەی لە عیلاجەکەی و یەکەم هەنگاوی عیلاجەکە ئەگەر ئەوەی نەکردی هیچی نەکردووە. زۆر باشم. کەواتە مامۆستا هاوکاریکردن و دەستگیرۆیکردنی کەسێک کە هەڵەیەک ئەنجام دەدات بە شێوەیەکی باش بە گفتاری جوان نەهێڵین کە بەردەوام بێت لەسەر ئەو هەڵەیە پاداشتەکەی چیە بێت؟ وەڵاهی پاداشتەکەی زیندووکردنەوەی ئەو مرۆڤەیە. مامۆستا هەیە کێشەی وای چارەسەر کردووە بە ئیزنی خوا، دکتۆری بەڕێزی وا هەیە کێشەی وای چارەسەر کردووە ئەگەر ئەو کێشەی چارەسەر نەکرد بە ژیانی ئەو مرۆڤە هەتایی لەناو دەچوو. بەڕاستی پاداشتەکەی زیندووکردنەوەی بە ئیزنی خوا ومن ئەحیاها فقط کەئەنەما ئەحیا الناس جەمیعا، یعنی زیندووکردنەوەی دنیایەکە، ڕزگارکردنی کەسێک لە مردن، ڕزگارکردنی کەسێک لە کێشا، ڕزگارکردنی عائیلەیەک لە درمێکی خراپ، لە نەخۆشیێکی خراپ، لە سیفەتێکی خراپ دوور لە ڕووی جەنابتان و بینەرانی بەڕێز. یعنی ئەوانە واجبن، بێجگەلەوەی واجبن خێرێکی گەورەشی هەیە لە لای خوای گەورە، تا ئەگە بکرێ بەدیلێکی بۆ بدۆزیەوە، ئەو مەسەلەن کەسێک فێری هەڵەیەک بووە تۆ لە جێتی ئەوڵە شتێکی کە باشتری پێ پیشان بدەیت، پێ نیشان بدەیت. و هەروەها پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ المؤمن مرآة المؤمن، ئەفەرمێ ئیماندار خاوەن ئیمان ئاوێنەی ئیمانداریە. ئاوێنە کاتێک تەماشای دەکەی ئەگەر عیبێک هەبێ لە دەموچاوت لێت گەورە ناکە، لێت هاوار ناکە، لێت دەنگ نادا، لای کەس باس ناکە. پێغەمبەر صلی الله علیه وسلم جوانی شوبهاندووە. پیاوی ئەعرابیە کاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم گوتی ئەمێ خێزانەکەم بکوژم. پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم بۆ دەیکوژی؟ گوتی من بۆ خۆم سوور و سپین خێزانەکەم ناڵێک ڕەشی پەیدا بووە، دەبێ بیکوژم دیار ئەو منداڵە مادەم بەمەناسی. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو زمانی علمی جیناتی بۆ ماوەی و علمی جینات و ئەوانە نەبوو، بۆ کابرای ئەعرابیش دەبێ باسی حوشتر و بزن و تێڵ و شتوای بۆ بکەی، مانگا و شتوای بۆ بکەی. پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم حوشترت نەبینیوە خۆی سوور بێ و فەرخەیەکی ڕەشی بێ وتی با. فەرمی بەڵێ بینیوە. فەرمی جا ئەوەش وایە خوای گەورە مناڵ ڕەش خەڵقەکە باوک سپیە بێ. یعنی پێغەمبەر فەرمی صلی الله علیه وسلم ئێمە ئەمرمان پێکراوە بە جۆرەی عەقلی خەڵک لەگەڵ خەڵک بجوولێنەوە، داتوانیت لەوە سەرکەوتوبی خێرێکی زۆر گەورە کردووە. خوای گەورە ئەو خێرانە بە قسمەت هەموو لایەک بکە یا ڕەب. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا ئەحمەد سۆفی زانای ئاینی، سپاس بۆ وتە جوانەکەت، سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی.